هەوکاتی بەردەوامی ئاڵۆزیەکان لەگەڵ ئێراندا لە کۆنگرێسی ئەمریکا مشتومەڕ لەسەر ئەگەر و نەگەری درێژکردنەوەی ماوەی ئۆپەراسیۆنە لەشکریەکە دژ بە کۆماری ئیسلامی بەردەوامە. ئەم مشتومڕە لەسەر بنەمای خاڵی هەشتەمی بەندی یەکی دەستوری ئەمریکا دروست بووە. بەپێی ئەو بەندە سەرۆک دەتوانێت بڕیاری کردداری لەشکری بدات، بەڵام پاش 6 ڕۆژ دەبێت ڕەزامەندی کۆنگرێسی لەسەر بێت. لە دۆخی ئێستادا بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپ دەڵێت چونکە ئاگربەس لە ئارادایە ئەو ماوەیە ڕاوەستاوە و پێویستی بە وەرگرتنی ڕەزامەندی نییە. شارەزایەکی یاسایش پێی وایە هیچ گومانێک لەوەدا نییە. یەکەم شت ئەوەیە کە یاسا دەسەڵاتەکانی شەڕ هەوڵ دەدات پابەندێکی ئاگادارکردنەوەی 48 کاتژمێر بخاتە سەر سەرۆک، واتە وەک ئەوەی دەردەکەوێت سەرۆک پێویستە لە ماوەی 48 کاتژمێردا دوای ئەوەی هێزە سەربازیەکان بوو شەڕ بنێرێت کۆنگرێس ئاگادار بکاتەوە. من تەحەدا دەکەم هەر کەسێک کە بچێت بوو ناو یاسای بنەڕەتی ویلایەتە یەکگرتووەکان بزانیت لەکوێ تێیدا داواکاریەکانی ئاگادارکردنەوە هەیە، نیشانم بدەن لەکوێدا دەڵێت. ئەوە نییە کە ئەو شتە بڵێت. پابەندیەکی دیکە ئەمەیە توانای سەرۆک سنووردار دەکات بوو بەکاربردنی هێزە سەربازیەکان لە شەردا بوو ماوەی 6 ڕۆژ، واتە ماوەیەکی 6 ڕۆژی، بەڵام دواتر هەروەها 3 ڕۆژێکی تر دەدات بۆ ئەوەی هێزەکان لە شەردا بکشێتەوە. بەڵام لە ڕاستیدا دۆخەکە زۆر ئاڵۆسترە و جێگەی ناکۆکیە. ئەو کێشە سیاسی ئێستا هەیە بریتیە لە جیاوازی دیدگا لە نێوان دوولایەن. لەلایەکەوە هەندێک کەس دەڵێن هێزە سەربازیەکانی ئەمریکا ئێستا ماوەی 6 ڕۆژە لە ناوچەی کەنداوی فارس و لە ئێران لە شەڕدا بەشدارن. بۆیە بەپێی یاسای دەسەڵاتەکانی شەڕ یاسا داوا دەکات سەرۆک یاخود دەبێت مۆڵەتی کۆنگرێس وەربگرێت یان هێزەکان بگەڕێنێتەوە بۆ ناوەوەی وڵات. لەلایەکی دیکەوەش کەسانی ناوبەڕێوەبردننی سەرۆکایەتی ئەوە دەڵێن کە ئاگربەست لە ئارادا بووە هەندێک جار وەستاوە و هەندێک جار دەستی پێکردوێتەوە، بەڵام ئێستا وەک دەوترێت هەیە. بۆیە بەهۆی ئەو ئاگربەستە مۆڵەتی 6 ڕۆژەکە وەک ئەوەیە وەستاوە و هێشتا نەگەیشتووەتە ئەم سنوورە. بەڵام ئەمە جێی گومان و ناکۆکیە، چونکە هەندێک دەڵێن بەڵێ هەرچەندە ئاگربەست هەیە بەڵام هێزەکان هێشتا لەوێن و چالاکیەکان بەردەوامن. لەلایەکەوە هەندێک کەس پێیان وایە ئەمریکا لە چوارچێوەی دەستوری خۆی دوورکەوتوتەوە و لەلایەکی دیکەوە هەندێک کەس پێیان وایە کە جیهانی ئەمڕۆ پێویستی بە بڕیاردانی خێرا هەیە. بۆچی دانەرانی یاسای بنەرەتی ئەمریکا سەرۆکیان لە مادەی 2 بەشی 2 وەک فەرماندەری سەرەکی هێزە چەکداریەکانی وڵاتە یەکگرتووەکان دانا بە دەسەڵاتی ئەوەی بیان نێرێت بوو شەڕ، بەڵام لە هەمان کاتدا کۆنگرێس لە مادەی 1 بەشی 8 دەسەڵاتی ڕاگەیاندنی جەنگی هەیە. بۆچی ئەمە جیاوازیە؟ چونکە دانەرانی یاسای بنەرەتی تێگەیشت بوون کە جیاوازیەک هەیە لە نێوان تێکهەڵچوونی سەربازی و جەنگ، ئەمانە یەکشت نین. ئەوان ئەیانزانی کە سەرۆک دەکرێت پێویست بێت بە شێوەیەکی خێرا یان بە بڕیارەوە هێزەکان بنێرێت بوو شەڕ، یان بۆ هەر هوو کارێک پێویستی بەوە نەبێت هەموو جارێک بچێت لای کۆنگرێس بۆ ئەوەی بپرسێت ئەمە جەنگە یان نا. ئەگەر مێژووی خۆمان ببینین ئەمە پشتڕاست دەکاتەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە درێژایی مێژووی خۆیدا سەدان جار هێزە سەربازیەکان بوو شەڕ ناردووە، سەدان جار، بەڵام کۆنگرێس چەند شەڕی ڕاگەیاندووە؟ تەنها 5 جار. شەڕی 1812، شەڕ لەگەل مەکسیک، شەڕی ئەمریکا و ئیسپانیا، شەڕی یەکەمی جیهانی، شەڕی دووەمی جیهانی. بەڵام ئێستا حکوومەتی ئەمریکا ڕوانگەیەکی سێهەمیان هەیە. لەوانە پێت هێگزت وەزیری شار لە کۆمیتەی سەربازی سەنات داوتی ئاگربەست بە واتایە دێت کە ئۆپەراسیۆنی لەشکری پێش مەودای 6 ڕۆژە کۆتایی پێهاتووە. سەرکۆمار فەرماندەی هەموو هێزەکانی ئەمریکایە و لا کردەوەدا ئەتوانێت بڕیاری خۆی بدات. لە ڕاستیدا لە ساڵانی ڕابردوودا زۆر سەخت بووە بۆ کۆنگرێس کە بە شێوەیەکی کاریگەر ئەم دەسەڵاتی خۆی بەکاربهێنێت. هۆکارەکەشەوەیە کە کۆنگرێس دامەزراوەیەکی گەورەی یاسادانانە بە 535 ئەندام و بە هەموو جۆرە ئەستەنگەکانیەوە کە لە بەردەم بڕیاردانیەتی لە بەرامبەردا سەرۆک تەنها یەک کەسە و وەک فەرماندەری سەرەکی هێزە سەربازیەکان کۆنتڕۆڵی ڕاستەوخۆی هەیە بەسەر ئەم هێزانەوە. کۆنگرێس هەوڵی داوا بە هەندێک یاسا وەک یاسای دەسەڵاتەکانی شەڕ لە دەیەی 1970کاندا ئەم دەسەڵاتە سنووردار بکات و کەمێک کۆنتڕۆڵی بکات، بەڵام زۆر جار ئەمە کاریگەر نەبووە.
لەدایەکی دیکەوە ئەگەر بۆ نمونە دەوڵەت بەڕاستی یاساکەی پێشێل کرد بێت یا چەند هەفتەی داهاتوو پێشێلی بکات، واتە ئەگەر ئێستا بەکارهێنانی هێزە سەربازیەکان پێچەوانەی یاساکە بوو بێت، یانیش لە داهاتوودا بە شێوەیەک بەکار بێن کە پێچەوانەی یاسا بێت، کێشەی سەرەکی ئەوەیە کە لە بەرامبەر ئەم پێشێلکاریە کارێک ناکرێت. واتە هەرچەندە یاسا هەیە، بەڵام جێبەجێکردنی بە شێوەیەکی کاریگەر زۆر سنووردارە. بە پێی یاسای دەسەڵاتەکانی شەڕ کە ساڵی 1970 لە کۆنگرەی ئەمریکا پەسەند کراوە، سەرۆکی ئەمریکا تەنیا لە 3 حاڵەتدا دەتوانێت هێزە سەربازیەکانی ئەمریکا بخاتە شەڕێکەوە. ئەو 3 حاڵەتە بریتین لە: یەکەم، کۆنگرا بە فەرمی شەڕی ڕاگەیاند بێت، دووهەم، پەسەندکردنی یاسایەک لەلایەن کۆنگرەوە کە ڕێگە بە شەڕ بدات، و سێهەم، لە ئەگەری هاتنە ئارایی دۆخێکی هەستیاردا. لە دۆخی سێهەمدا کە شەڕی ئێرانی شەگرێتەوە، سەرکۆمار دەبێت لە ماوەی 48 کاتژمێردا کۆنگرێس ئاگادار بکات. دوای ئەوە کۆنگرێس ئەبێ لە ماوەی 60 ڕۆژدا ئەو شەڕا پەسەند بکات بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێت. ئەگەر کۆنگرێس ڕەزامەندی نەدات، سەرۆک پێویستە شەڕەکە کۆتایی پێ بهێنێت و لە ماوەی 1 مانگدا هێزەکانی ئەمریکا بە شێوەیەکی پارێزراو بکشێنێتەوە، بابەتێک کە لە کردەوەدا زۆر ئاڵۆزتر لەوەی کە لەسەر لاپەڕەیە دێتە پێش چاو. ئارەش ساڵح، دەنگی ئەمریکا.